بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم کاتۆ گشتکاتێکتان شاد و کامەران بێ خۆشحاڵم لە بەرنمەیەکی نوێی بەرنمەکەتان بەرنامەی وێنەکانی دوێنێ پێتان شادە بم بۆ هیوایی جێگای سوود و ڕەزامەندی هەموو لایەکتان بێ. پێشەوەی بچینە دیداری میوانە عزیزەکەمان فەرمون ئێوە و ئەم ڕاپۆرتە. میوانی ئەمجاری بەرنمەکەمان کەسایەتیەکە زۆر لە مێژە بە مەبەستی خوێندن چۆتە هەندەران و بڕوای وا بووە کە دوای خوێندن بێتەوە وڵات و سوود بەنەتەوە و نیشتیمان و شارەکەی بگەێنێ، ڕۆڵی هەبێ لە ڕازاندنەوەی شەقام و گۆڕەپانەکانی شاردا. ئەو کوڕی حاجی عەبدوڵڵای حاجی محێدینی جۆڵای، خەڵکی گەڕێکی کانێسکانی سلێمانی و ئەختەرخانی حاجی مەلا محەمەی حاجی مەلاو ڕەحمانی سیوەیلیە. میوانەکەمان ئەندازیاری خۆشەویست کاک کەمال عەبدوڵڵا محێدینە کە بەپێی ئەو بەختەی لە یۆگۆسلافیا بۆ خۆی گرتووەتەوە و لە ناو لەپی دەستی دابینراوە ڕۆژی 3/12 ساڵی 1944، بەڵام لە دۆکۆمنتی فەرمیدا 1/7/1944 و لە سلێمانی لەدایک بووە. ساڵی 1950 چۆتە قوتابخانەی ئەیوبیە لە سلێمانی و ساڵی 1963 ئامادەی پیشەسازی لە سلێمانی تەواو کردووە. ساڵی 1965 چۆتە یۆگۆسلافیا لە شاری بەلگراد پەیمانگای ئەندازیاری بەشی تەلارسازی تەواو کردووە. ڕۆژی 15/12 ساڵی 1968 لەگەڵ خات و سۆفیا دوشکۆ دۆشان یان خات و سۆکە زەماوەندی کردووە و بوونەتە خاوەنی سێ کوڕ بە ناوەکانی زۆرانی خوالی خۆش بوو، گۆران و دارکۆ. ساڵی 1969 بۆ یەکەم جار دوای خوێندن گەڕاوەتەوە بۆ کوردستان. لە ساڵی 1974 بووەتە پێشمەرگەی کوردستان. ساڵی 1970 چووەتە فلۆرەنسا لە ئیتالیا و بەکالۆرۆسی لە ئەندازی تەلارسازی وەرگرتووە. لە مانگی 8 ساڵی 1970 گەڕاوەتەوە بۆ زانکۆی سلێمانی و وەک ئەندازیارێک کاری کردووە. ساڵی 1991 بەهۆی کۆڕەوە مەزنەکەوە دەگەڕێتەوە بۆ یۆگۆسلافیا تا لە ساڵی 2005 جارێکی تر بۆ هێنانەدی خەونەکانی دەگەڕێتەوە بۆ کوردستان. لە کارە گرنگەکانی دیزاینکردنی زیاتر لە 3000 خانوو لە سلێمانی و دیزاینکردن و جێبەجێکردنی نەخشەیەکی نوێ بۆ هاوینە هەواری سەرچنار، وافولکەکانی گۆزەکان، قۆری پیاڵەکە، کۆتری بەردەم پاڵاس، زارەکە، نێرگزەکە، فلکەی هەڵەوجە لە وڵوبە ئەمەیان باوبەشی لەگەڵ هونەرمەند حکمت هندی و فلکەی چوارچرا، پڵنگەکە، ئاسکەکە، شوانەکەی زیلە سوتاوەکە و ئەسپەکانی دەروازەی شار و دەستارەکە کە باوبەشی لەگەڵ ئەندازیار محەممەد جەلال و سەروەریەکانی سەرگەڵ و بەرگەڵ و بەردە قارەمان، داریکەلی و داهێنەری یەکەم تا حوتەم ڤیستیڤاڵی نەورۆز لە شەقامی سالم و دیزاینەری لۆگۆی زانکۆی سلێمانی ساڵی 1968 و داهێنەری نەریتی ساڵانەی ئاهەنگی دەرچوانی زانکۆی سلێمانیە. ئەم ئەندازیارە ئازیزە ئێستا لە سلێمانی خانەنشینە و تا ئێستاش وەک کاری سەربەست دیزاینەری تەلارە و خۆی دەڵێ هەرچیەکم کردووە بۆ سلێمانی، هۆکارەکەی ئەوەیە سلێمانی شیرینترین شاری دنیاە لە لای من. میوانی زۆر ئازیزمان بەڕێز ئەندازیار کەمال عەبدوڵڵا محێدین بەناوی بەرنامەکەمانەوە گەلێ خێراتن دەکەین. سوپاسدانەکەم، ڕێزدار بن، نیش بە خێرات نییەوە کەم خۆشحاڵ بووم زۆر زۆر. سەرەتا من ئەمەوێ پرسیارێ بکەم. هەموو بنەماڵەیەکی سلێمانی نازناویان هەیە. بەڵێ. ئێوە بە نازناوی چی مەشهورن؟ ئێمە لە ئەسڵا جۆڵاین. لە ئەسڵا باپیری من جۆڵا بووە لە کانسکانایشە بۆ لە جۆڵا مەشهورەکانی شاری سلێمانی. بەڵام لە ساڵی 50 لەبەر ئەوەی کە چاوی زەعیف بووە کە نەیتوانێت جۆڵایی بکە،
هاتۆتە بازار لەگەڵ باوکما دوکانی خەفافیان داناوە و بۆ خۆیان سەرقاڵ کردووە بە فرۆشتنی پێڵاوە لەگەڵ ئەوە شاکە پێڵاو فرۆش بوون شتی ئیشی تریشیان کردووە مەسەلا زەویان بە ئیجار گرتووە ئیشی تووتنیان کردووە یعنی بە ئیجار تووتنیان وەرگرتووە یان تیجارەتی تووتنیان کردووە تیجارەتی مازوویان کردووە زۆر تیجارەتیان کردووە دیتر باوکو کوڕ بەڵێ زیاتر باوکم هەڵەسابەوە ئیشانە چووکە گەنج بووە جا دوای ئەوەی کە ئیشی لەو ئیشی خەفافیەوە دەستی کرد بە ئەوەی کە احتیمامیە بە کلاش فرۆشتن ئەچوو بۆ هەورامان و بۆ نۆتشە و حتا بۆ منتیقی ئێرانیش لەوێەوە کلاشی هێنا بە جوملا بە پیکابیان هێنا من لە بیرمە بە ژێنی دایانەکرد لە بازار ڕاب هاتن ئیفرۆشتەوە بە دوکانارەکانی کەش یعنی ئەو جملە بوو بە جوملای هێنا جادابەشێ کرد بەسەر دوکانارەکانە بە سیعرێکی قازانجێکی کەم ئەیایە بۆ ئانیش بۆی بازار ئەم نازناوە پیشەیە بوو بە نازناوە بەڵێ ئێجا بۆیە پێ دەڵێم ئێمە لە جۆڵاییەوە گۆڕین بۆ کلاش فرۆشی چونکە بهێنەکەمان زیاتر کلاش فرۆشتن بوو لە دوو دوکانە ئیشی کلاشمانە کرد ئیشی کلاشمانە فرۆشت و خەڵکێکی زۆر لە ژنانی سلەیمانی و ئەوانەش ینی کلاشیانە درو مەسەلە وڵین کلاشەکانی باوکمی کڕی بە هەر بنەکەی کەرەستەکانی کڕی جا دەزوو لەگەڵ بنی کلاشەکەیە تر ژنانی سلەیمانی یعنی ئەوش دەستکەوتێ بوو بۆ ژنانی سلەیمانی لە کاتی خۆیان کە وەکو پیشەیەک سوودیان لێبینی وەکو کارگەیەکی بچکۆڵی دابەشکرا بەسەر چەند ماڵە ئەوە شتێکی زۆر مهمە لەبەرەوەی تۆ چەند ماڵێک بوون بە ماڵی بەرهەمهێن باش ئێمە ئەمانوێ بزانین ئەمە حاجی عەبدوڵایە یا حاجی ڕەحمانە ئەوە حاجی محێدینی جۆڵایە باسێکی ئەم پیاوەمان بۆ بکە ئەو پیاوە پیاوێکی تا بڵێ پاک و تەمیز و ڕێک و پێک بوو جۆڵایەکی زۆر وریا و زیرەک بوو لە ئیشەکەی خۆیان چەند شاگردێکی هەبوو کە ئیشان لەبەردە ساکرێکێک لەو شاگردانەی دایکی ئامەخانی جۆڵایە کێستا دایکی بڵێ باوکی ئامەخانی جۆڵایە بڵێ کێستا ئەوان میهنەی جۆڵایەتیان وەرگرتووە ئەوانە شاگردی بابە گەورەی من بوون کە ئەو پیاوە گەورەیە بوو باشە حاجی محێدین بەڵێ هەشتی بە ڕەحمەت بێ لە چ گەڕێکێکا زیاتر دانیشتون لە گەڕەکی کانێسکانە هەر لە ئەزەلەوە لە گەڕەکی کانێسکانە بووین حتا باوکی حاجی محێدینیش لە گەڕەکی کانێسکانە بووە لای کانێکی سەرەوە لە گەڕەکی پیاڵێن گەڕەکی ژاژڵەیەکان من کە دانیشتم لەگەڵ جەناب تا باسی ئەوەت کرد کە لە گۆڕستانی فەقیان نێژراون بە بەرەبابی جەنابێ ئەتوانی بە نەوەی ئێستا بڵێ ئەو گۆڕستانی فەقیانە لە سلێمانی لە شوایە باڵێ ئەتوانم باوکی بابە گەورەم کە حاجی محێدینە لە سلێمانی لەدایک بووە باش و لە گەڕەکی لە گردی فەقیان ناشتویانە کە ئەو گردی فەقیانە کەوێتە بەرامبەر بە مەدخەلی پارچی ئازادی بەشی ناوشار لەو لای فیلکەی دکتۆر داراوە کە بەڵێ لەوانە مجموعەیە ئەوقاف مجموعەیە دوکان و شوێنی بازرگانی دروست کردووە ئەکەوێتە پشتی ئەوە کە پێڵەن گردی فەقیان کە بەڕاستی ئەو ناوەش کاک کەمال بۆ من تازە بوو بۆ گردی فەقیان بەڵێ ئەمزانی لە گۆڕستانەکە باش ئەزانم بەڵام بەڕاستی ناوەکەیم نازانم نەخێر گردی فەقیانەوە لەگە حاجی محێدینی بە ڕەحمەت بێ چەند کوڕ و کچی هەبوون بابە گەورەم بەس باوکمی هەبوو کۆرتاقانە بوو کچێکی بوو ناوی ڕەحمە بوو باوکم لە ژنێکی کە بوو بازیشم کە هەر ژنەی مناڵێکی هەر ژنەی مناڵێکی هەر خوشک و برایش بەڵێ باشە دایکی باوکم ناوی ئامینە بوو باشە ئەمە حاجی عەبدوڵایە بەڵێ حاجی عەبدوڵایە باش باسێکی ئەم پیاوەمان بۆ بکە وە قوڵایی بیرەوەری تۆ لەگەڵ ئەم پیاوە چۆنە وەڵای ئەو پیاوە پیاوێکی ماندوو نەناز بوو بەڕاستی زۆر هیلاگە بوو ئیشی زۆرە کرد تەماعی هەبوو کە یعنی خۆی هیلاکا بۆ لەبەر خاتری ئێمە وە خۆی پێ بگەێنێ و ئێمەش پێ بگەێنێ لە سای خۆ ئێمەی پێگەیان بە جوانی و بەڕێک و پێشی وە خۆشی پیاوێک بوو پێویست ناکا من هینی بکەمەتوانی خەرچی کە باسی خەرچی سلێمانی ئەوانەی کە ئەسلی شارەکەن طبعاً هەموو کەسێک ئەمان ناسێت دوکانی کلاش فرۆشیەکەی کە بە بیرەوەری جەنابە ئەم لە دوای مردنی باوکیەوە بە کلاش فرۆشی و پێڵاو فرۆشیەکە مایەوە بەڵێ ئەو دوکانە لە کوێ بوو
قوربانە و دوکانە لەبەر حەوزە وشکەکە بۆ کەیسا پێم حەوزە وشکەکە ئەو بەر حەوزە خۆرە و دوکانەوە باپیرم دوکانی جای هەبوو باوکیشم دوکانی جای هەبوو بەجیابوون بەڵام نزیک بوون لێکەوە لەوانە 6 دوکانمان هەبوو کە مڵکی خۆمان بوو بە مڵکایەتی ئێستا یەکیشانمان ماوە بەزەوەی کە زەرەنگەرێکی تایە ئەوەی کە دوکانی باوکی ئەسڵێکم بوو یعنی دوکانە ئەسڵەکەمان کە خۆمانی تا باشە کاکەمەل بەبیرەوەی ئێوە تۆ براکانێک کاک جەلال و کاک بەرزەمان ئێوە یارمەتیتانەیە لە ئیش و کار و فەرمانەکانی وەڵا بەس لە هاوی نانا کە ئوتڵا بوو مەجالمانە بوو خۆشی حەزیانە کریانی دوور نەکەوینەوە لیان ئەیان بردین بەیانیان لەگەڵیان ناچین بۆ بازار ئێوەڕژ لەگەڵیان ناگەڕاینەوە بەڵام لە هاوینەکانە لە هاوینەکانە ئێوە هەمووتان بڕوانامی باشتان هەیە بەڵێ هۆکار چییە بوو لە ماڵی ئێوەوە ئەوەندە پشتگیر بوون بۆ ئەوەی کەوا ئێوە بڕوانامی باشتان هەبێت وڵای یا باوکێ وڵای دایکم زیاتر دایکم زیاتر سەرقاڵی ئەمە باش کەواتە ئەم وێنەیەمان بۆ باسکە ئەمە چی ئەوە دایکی ڕەحمەتیمە ناوی ئەختەری حاجی محەممەدی حاجی مەلا محەممە حاجی مەلا محەممەی حاجی مەلا ڕەحمانی سیوەی سەرشەقامی لە ئەسڵا باڵێ خەرچی ئاغای ئاغالەی سیوەیلی باپیرە گەورەیانە کێچێک بووە لە 12 سوارەی مەریوان ئاغای ئاغالی باپیرە گەورەیان بەڵام بە بیرەوەری دایکی واتە ئەختەرخان هەر لە سلێمانیە لە دایک بووە بەڵێ باش چۆن ئەم دوانە یەکتریان دۆزیوەتەوە وەڵاهی ماڵە باوان ینی بۆیان دۆزیونەتەوانێ خۆ دەزانین لەو زەمانە خۆشەویستی و شت نەبووە تا یەکتری هەر جارێک بینیوێتی وتێتی وڵا ئەو ئافرەتەم ئەو خانمەم بە دڵە بەشیەکەم بۆم بێنن ئیتر کە چوونەتە خوازبێنی و ساکەش تەماشایان کردووە باوکم دارا بوو یعنی باوکم تقریبان لەو کاتا شاگرد خەیات بووە لەو کاتا هێشتا مێنەی کلاش فرۆشەکەی وەرنەگرت بوو ئێمە ئەمانەوێ ئەندێ وێنە هەیە پەیوەندی بە پێش خۆتەوە هەیە بەڵام لە ئەلبومەکەی جەنابتایە ئەمانی چیان کاک ئەوە لەبەر دوکانی باوکمایە باش ئەوە تۆفیقی مام ساڵح پینەچی بوو جاران کە پێڵاویان نەفرۆشت مەسەلا کەوشیان نەفرۆشت کەوشەکە چون پوڵەکەیان لێیە لە تەنیشتەکەی بۆی نەدرێ ئەو شوێنانەی کە کەوشدرۆکە دروستی کردبوو بە یەک قات دروی بوویەوە اینجا چون پارچەیەکیان لێ ئەیە بۆی لەو شوێنە نەبچڕێ نەقلیشێ اینجا ئەو ئەستا تۆفیقی فینەچیە ئەوەی تریشیان کاکە حەمەیە مەشهورە بە حەمەی گوڵاوی شەر پێڵاوەکەم ئەم وێنەیە زۆر وێنێکی مێژویە ئەمەی کە دانیشتووە ئەمەیان کە دانیشتووە ئەمەی ئەوە حەمەی گوڵەیە کاکە حەمەی گوڵەیە بەڕەحمەت بن تەبعا ئەمانیان نەمان ئەوەی لە سپیەکەی لەبەرە بەخوا ئەوە جواب بزانم وەستا عەلی دەلاکە باشە ئەوەی ناوەڕاست ئەوەی ناوەڕاست تۆفیقی مام ساڵح وەستا تۆفیق کەواتە ئەمەیان ئەویان باوکتە ستارخانیشی لەبەرە باشە پێش ئەوەی کە کلاش بچنن کلاشیان بۆ بچنێت و بیفرۆشن باسی ئەوەی کە پێڵاویان هەبووە پێڵاوفرۆش بوون چەند جۆر یا چ جۆرێ پێڵاویان ئەفرۆش ئەوان باوکم هاتوچی مووسڵێ کرد چوو لە مووسڵەوە کلاشی ئەهێنا جامەش خواخوامان بوو زوو بڕوا بۆ مووسڵ بۆی لەسەرەوە تاعینیشمان بۆ بێنە لەگەڵ تاعینیشمان باش دووسێنەوە تاعینی بۆ هێنین جۆرا و جۆر اینجا ئەم لەوانە پێڵاوی کەوشی زۆرتر مەشهور بوو ئەوەی کە پێڵین یەمەنی ناخێر نانە پێڵاوە هەر قۆنەرەیە بە گەڵاسی دروست کراوە لای قۆنەرەچی بەڵام لە باتی ئەوەی سادە بێ یعنی قەیتان ناروانە قەیتانی نەبوو چەکمەری هەبوو ڕادێکێشا لە پشتەوانێ بەڵام بە بیرەوەری تو ئەوان دروستیان ناکرد تەنیا ئەیان فرۆشت هەرایان فرۆش هەرایان فرۆش باشە لە سلێمانیشا هەبوو وەستای یوسف هەبوو ئەرمەنی بوو لە گوزەری پانی بەرز درۆکان هەبوو ئەو شپێڵاوی دروست دەکرد بە جوملە مەسەلا دەزوتی دروست دەکرێت نار بۆ باوکم باوکیشم لە دوکان ساغی کردەوە هەروەها پانی بەرز درۆکان فلس قازانج بە 100 فلس قازانج هەروەندە بەڵام ئەو کاتە زیاتر احتیمام ئێرا بە کەوش باوەڕ بکە لە بناو بازاری سلەیمانیا ئەگەر بڵێم 50 کەوش درویتیا بووە کەمە قەیسەری هەبوو هەمویان کەوش درو بوون کەوشانە درو بۆ لادێەوە هاتن هەموو کەوشان لە پێ کرد بنەکەی چرم بوو سەرەکەشی مێشن بوو ڕەشیانە کرد و ئەیان فرۆش بۆ ژنان سووریانە کرد لە باتی ڕەش ئیتر بەو شێوە زێکی جوانیان درو یعنی ئەو دوکانارانە معاملەی پێڵاوی ژنانەش و پیاوانەش هی مناڵانیش لای مناڵانیش بڵێ ئەم ڕسمە چیە ئەو ڕسمە ئەوە یادگاری زۆرە ئەوە چوون بۆ سەیران گوزەری ئەو گوزەرەی خۆمانە گوزەری پێڵاو فرۆشەکان
ئەوانن چوون بۆ سەیران بۆ پیرەمەگرون باش جا ئەو وێنیان لەوێ گرتووە دە پیرەمەگرون ئیتر هەڵپەرشێ و قسەی خۆشە و بەڵێ ئەمەیان جەنابی باوکتەکە با بڵێن ئەم مشکی بەسەر ئەو جامانە بەسەرە کەس جامانە سپێکە کە پشتی لە ئەوەی وێنەوەی کە کەشێکی لە ئەوەی کە تەنیشتی بەڵێ تەنیشتی ئەوەی کە بەڵێ بەڵێ ئەبێت تەوانەوانە هەموو پەیوەندی کۆمەڵایەتی خۆش و ئەوساکە زۆر خۆش بوو خۆساکە ئێمە تەماع و وەنیە کاگاسۆ شتێککە پێ بڵم باوەڕ ناکەی ئێمە بەیان نیوەڕوان کە برسیمانە بوو کە لە دوکانی باوکم بووین باوکمەی گوو بچن بۆ لای وەستا مەحموو باوکی عباسیە بوو شوارە بچۆن لێو نان بخۆن یانەی گوو بچن بۆ لای هەموو من قجول کە لە گوزەری دووریش بوو لە لای بابڵێ حاجی کەریمی قوجول وەستا گورونی کەبابچی لە شوێ لە خوار ئەوە کەبابخانیان هەبوو ئێمە چوین نە پارەمانیان نەشتمانیان نانمانە خواردیترەوان لای خۆیانیان نووسی ئەوانی ژەگەر شاگردێکیان پێڵاوێکی بیستە یان لە بەرەجێژ شە شاگردا بۆ لای باوکم سەرجووت پێڵاویان وەرەگرت دوای ساڵ و ساڵ بە 2 ساڵ جارێ حسابیانەکە لە بینی خۆیانە بیسەوە دوایی بۆ هەر نەک بۆ ئەوە بە قاڵوشتیش مەسەلا پێویستە بە بامێ بوو بە تەماتە بوو پێویستە بە قەساب بوو هەر حەماڵەکە دەناردەگو بڕۆ بۆ بڵێ بۆ ماڵی کاک عەبدوڵڵا وساکە باوکم حاجی نەبوو ئەیگوو ئەوەنگا گۆشمان بۆ دانیۆنگەی مام بکەیتر حەماڵەکە خۆی شارەزا بوو لە بازارا بوو تا حەماڵ 5 حەماڵ ڕایە کرد بۆ لاتەر بوو هاوارە بکردایە ئەمەگە حەماڵ وشت زۆر بوو بەڵێ اینجا ئیتر ئەمە ڕبە برنج لە فلان شوێنەوە هاتووە ئەوە هیچ ئەوە خۆمان ئێمە خۆمان تیجارەتی برنجی شێکرد باوکتانە هەر بە چەڵتوچەی کرێنێ ئەمە کوێ ئەم شوێنە ئەمە ئەوە ماڵەکەمانە لە گەڕەکی بازارە پسکۆلە لە کانێسکان لە ساڵی 1900 و وابزان 59 گیراوە باش ئەوە هەمومانین هەمومان ئەوە حاجی محێدینە بوو بەس یەکێکمان لەوێنانین کە بەرزانە لە سکی دایکمایە ئەگینە ئەمە هەموو باپیرتەوە دایکیشم دیارەکە لەوێناسکی هەیە بوو ڕاستە ئەی ئەم ئافرەتە گەنجەی تەنیشتی ئەوە زەچەی خوشکمە خوشکە گەورەمانە بەڵێ هەموو شتان شکر ماون نەوەکانی ئێمە زیاتر تەمەنی درێژتان بۆ خوازین کاک کەمال ئەمە کۆنترین وێنەی جەنابتە ئەوە هینی مەکتەبی ابتیداییەکە داخل و 50 بەڵێ وایە وایە بەڵێ ئەمە هیچت بیرە خاتەوە ئەمە وەڵای ئەوم بیرە خاتەوە کە ئەو ڕسمیان گرتم لە لای مسەورێکە بوو یە حافەنیان پێبوو حافەنی ڕست دایکم بردمی ڕسمی گرتم و بردمی بۆ مەکتەب بردمی بۆ مەکتەبی ئەیوبیە چونکە لەوانە فەراشێکی لێ بوو ناوی کا هەمومین بێ بەڕەحمەت بێ خزممان بوونەوە عقزمایەتی چێ بوو لای ئێمە ترمنی بربووتی ئەوە دەمە دەست ئەو شیتر لەوێ نایان بەس ئەلێرا تۆ مراتخانیشی جوانێ لە بەرا دیارە لێرا کوڕە دەوڵەمەنی وەنیە باش ئەمە ژوێنەیەشکەیە شتێک هەڵکشاوتری مەدەنیتری کلاسیکی مرەبعاتی لە بەلایە بەڕاستی ئەمە ژوێنەیەکی زۆر جوانە لە ناو وێنەکان تا وێنەیەک هەیە من زۆر سەرنجم ڕاکێشە ئەم وێنەیە هی ساڵی 1959 ئەمە بۆنەیە یان هەروە وەستاوە ئەوە بەیانی جێژنە باش ئێمە کوڕی گەڕێک یعنیەوانە هەمومان لێ کۆڵانە یەکەم ڕۆژی جێژنە باش کە پارەکانمان وەرەگر پارەی جێژنانەکە ئیترا هاتیینە دەرەوە هەموو لەویا کۆ بووینەوە نێژە بێ کۆچین بۆ بەردەرچی سەرا باش بۆی جێژن لە 58 و 59 سینەما هەبوو باڵێ هەبوو باڵێ کامیان تۆی کاک ئەوەی پێشی پێشەوە ئەوی باش بۆ جەلالی برامەوەش تا لە سوورە بەڕەحمەت بێ ئەوەیان علی فەیزوڵایە هەر بەڕەحمەت بێ ئەوەشان ڕەفیقی ئەحمەد سڵێمان ئەوەشان فریادی عارفەفەنیە ئەوەشان جەمالی حەماعەلیە برای نووری حەماعەلی و جەلالی حەماعەلی وان تۆ کاک جەلال کە برای یەکن کێشەی پێڵاوتان نییە و چکە خۆتان پێڵاو فرۆش بوون جلی جوانیشتان بۆ کراوە بەس پرسیارەکە ئەلێرا کێ لە ماڵەوە جێژنانەی ئایتێ دایکی یا باوکم بەس دایکم زۆری لێ کردەیگو زۆریان زۆریان بێ باوکیشم سەر و بڵێن 50 فرسمان هەبوو ساکە جێژنانە 58 و 59 زۆرەوە اینجا ئەیگو سەر و ڕوبعیشان بەرێ با پێیان بێ جامە ڕوبعەکانمان وەرەگرەمان خستە گیرفانی کراسەکەمانەوە بۆی لە ژێری شۆ دیار بێ ئەویان بۆچی ئەوەکو احتیاتێ پێو بێنەوە کە پارە لێ ببڕێ لە شوێنێ ئەگەر خەرج بکردا خەرجمانە کرێمە حتمما هەر یەکەم ڕۆژ خەرجمانە کرد ڕوبعەکەش بەڵێ حسابەش ئیتراتین و لە ماڵەوە دانیشتی خواخوامان بوو خزمێ بێت جێژنانەمان باتێ بۆی پڕیکەنەوە بکەنەوە بە ڕوبعەکە بێنە دەدا باشە پرسیاری ترم زۆرە بەڵام حەزەکەم ئەم وێنەیە ژوێنەیەکی زۆر جوانە لە لای من هەرچەنە دوورە بەڵام پیاوانی شارن ئەوە هەمان سەیرانەکە بۆم باس کردی ئەوەی گوزەری
پێڵاو فرۆشەکان بەرحەوزەکە باشە ئەو کاتێکاک جەلال گوزەر ئەچوون بۆ گوزەر ڕۆشت قسابەکان بەجیا ڕۆشتن عربانچەکان بڵێن بەجیا ڕۆشتن قەساب و عربانچی و میوە فرۆش و بەڵێ هەموو شەرایحەکان ئەڕۆشت هەموو شەرایحەکان مەسەلە جاری وا هەبوو بەس ئەوانەی کە لۆکانی نەکرد لۆکەچیەکان ئەوانەی کە لێفە درۆکان لاجەکان ئەوان نرخۆیانە چوون یعنی مهنەکان یعنی چۆن ئێستا تۆ مەسەلا ئەچی بۆ سێران لە دایرە بەس جەماعەتی مۆندیسی نەچن وەکو هاوپیشە وەکو ئاویش ئاواهی بوو لەوانە بەڵام ئێستا منافەسەی کاسبیەکە وای لێ هاتووە کە هاوپیشەکان کەمتر ئەکەونە ئەوەی سەیران وشت کرد ئەو کاتە ئەوان هەموو خێزانێک بوون هەموو یەک خێزان بوون بەڵام دایمەن بە زگورتێتیە چوون بۆ سەیران هەبوو جاری وانە بەسمەوەی وەکو خێزانێ وەکو برا بەڵێ وابوو حسابیان بۆ یەکتریە کرد وەکو پیشەکە جامنەوەتیوتم پارەشمان نانمانە خوارد ئەنجام نەمەوێت تێبینی جەناب و بینەرانیش بۆ ئەوە ڕابکێشم کە هونەری نواندن لە سلێمانیا لەو پیشەگەرانەوە کە چوون بۆ سەیران بە تایبەتی لە نای قەسابەکان تەمسیلیان کردووە نواندنیان کردووە بە تووشی بزن و شتیوای خۆیان بڵێن تەنەکوریان کردووە سەرەتای هونەری نواندن لە سلێمانیا ئەو پیشەگەرانە دایان مەزرانوە کە چون بۆ سێران ئەو تێبینە حەزم کرد باسی بکەن ئەم وێنەیەش هەر وێنەیەکی جوانە ئەمە شوێیەکە ئەوە هەرگەرەی خۆمانە بازارە پسکۆلەیە ئەو لە بەردەمی مەکتەبی کانێسکانە ئەو ساکە پیانەگو و کانێسکانێستا نازامناوەکەی گۆڕاوە ئەویان محەممەد عەبدوڵای خوالێ خۆشببووان دازیار زەی مدیرعام بوو لە هەولێر ئەوەی تریشان وشاری قارەفەنیە مەشهور بە وشاری قالەورگە ئەوەی تریشیان خالی خۆش بێ ئەوەی کەشیان زەحمە نەبێ ئەوەی کەشیان فریادی عارفەفەنی عارف نەجیب ئەوی تریشان منم بەرماڵی چێ ئەوە بەردەمی مەکتەبی کانێسکانە سیاجەکەی مەکتەبی کانێسکان تا ڕاستە ئەنجام نەمەوێ بڵم کاتی سعیکردن لە باخشەی گشتی بوو هەر لەوێ بوو نزیکیش بوو لە ماڵی زۆر خۆش بوو هەر هەنگاوێ بوو یعنی پەڕینەوە بەرێچوی ناوێ ئەو ساکە ماڵەکەمان لەو تەمەنا ئێمە گواست بوومانەوە هاتووی لەسەر ساڵی 1950 تۆ چیتە مەکتەبی ئەیوبی کێ بەڕێوەبەری بوو عەزیزەفەنی ئەلەو مامۆستایانە کامی عەزیزەفەنی ئەوەی ناوە ڕازۆ عینەکە ڕەحمەت بێ بەڵێەوە لە چ ڕێزێک جەنابە دانیشتووی من لە ڕیزی یەکەم ناجووەم ناسیێم یەکەم مەریوانی قاراغایە لەگەڵ سەردار عەبدولخالق قوتب دوای ئەوە یەحیایە سەلاح حەمەکەریمە تایری قارچاوەشە ئیبراهیم قاسمە تایر محەممەد ئەمینە کامیلی حەمۆمینی سەرراجە تەها عەزیزە فازیلە نای باشم لە بیرچەوە نەوزات حەقیە کەمال عەبدوڵڵای ئەویان منم کاک غەفورە ئەوە لە بازار جگەرەچی بوون ساڵح ڕەحمەتی بێ ساڵح مەجۆل لەم کاتەیە کاک کەمال حکومەت جلی ئەیانێ لەو کاتانە دوای ئەوە دوای ئەوە جلپیا بوو بەڵێ لەو کاتا شمولی ئەکردی جلوەرگی وەڵی هەوڵجار شمولی ناکردم پارەمانە سێ دینارونی وشتێکیوان لێ جلی هاوشێ ئەوانمان بۆ بدرون ئێمان جیا کردو وەکو دەوڵەمەنگەوە شتێکی ناخۆش بوو بۆ ئێمە مەسەلا کە خواردنی شانە مەسەر ڕۆژە بەتایبەت کاکەمال ئێوە هەرچەندە توانە ئەوشتانە وەس حەستانە کرد وەریگرن طبعا بۆە پێڵم چێ کرد باوکم پارەیانی گوو بەعزەتە لە بەیەک خۆی نەیە خواریا تەبیعەتی نەیە بردیا حەزی لێ ناکرد مەسەلان و کەبابەکە ئەفرۆش بە عانەیەک نان و کەبابیش هەبوو نان و کەبابیش هەبوو نان و هێلکە هەبوو نان و پەنیر هەبوو نۆکاوشتەکانیان نایێنێ ئەو شتانەی کە شیر و نۆکاوشتەکە بەس کەبابەکە تەحدید کرابوو هێلکە و کەباب و ئۆشتانە کاکە ساڵی 52 لە سەیرانی دووتوان زەکیە و بەدری و کەمال جەلال بورهان ئەمە ساڵی ئەوە دووتوانەوە سەرچنارە باش ئێمە لەوانە فێریمە لە بووین لەسەر لەو دووتوانە کامیان جەنابتی ئەوەی ئەمە سەری ئەمسەر یەکەم لە یەکەم لە باڵێ یەکێکیان دیانین بەس ئەو ئافرەتی کێ لە سەروتانە بەڕاستی ئەوە زەکیخانەیە ئەوە خوشکمە زەچەخانی خوشکمان ئەوەی ناوەڕاستیش بورهانی برامە ئەوی ئەو سەریش ستارخانەکەی لە بەرای جەلالی برام کاک جەلالە لێرە ڕێز و خۆش ئەوە دەزانم چیە بەس ناوی نابم چونکە گونا حەسەری لەوانە لێ پێوە نەماوە ینی حەز ناکەم باشە بابێنە سەر بەشێکی تری ژیانی جەنابە ئەویش تۆ زۆر هیوایەتی وەرزشت هەبووە بەڵێ لە مناڵیەوە ئەمە وێنی تۆ نییە کە شافی ئەوە کە شافە بەڵێ لە ئەیوبیە بووم لە ئەیوبیە جووقم لێە باشە مواسەفاتی تەلەبەیە کە بۆ دیدەوانی بۆ کە شافە وەرە بگیرێ
مواسەفات چی بوو ئەبووە چی وایە بوو تەلەبەیەکی چالاک بووایە باشە ڕێک و پێک بووە شەڕانی نەبووایە لە مەکتەبەکە یعنی دیارەکەی تەلەبەی شەڕانی و تەلەبەی پاکوتەمیز بووایە پیافەیەکی باش وایە هەبووە. پیافێکی باش و ڕێک و پێشیە بووایە ئەوە ساکە بەڵا نەبژار بۆ کەشافە قەت وا بووە تۆ بە سجنی ببن بۆ مەلەکردن بە سجنی نەبوو ئەی ئەمە چییە تۆ لێراچی بۆ مەلۆ لە پشتیشتەوە پۆلیسێک وەستا ئەوە مەسبەحی سلەیمانیە ئەوە منم ئەویان کاکفاە قەفایقی عومەرە گۆج ئەوەی کەیان کاک جەزای جەزای علی کاتب ئەوەی تریشان بە ڕەحمەت بن هەردووچان و دوانە بە ڕەحمەت بن ئەوی ئەو سەریش کاک بەختیارە بەختیاری عەبدوڵڵا زودی کاک بەختیاری عەبدوڵڵا زودی برای ست ئەنجوم بەڵێ لە یاری تۆپی پێ بەڵێ جەنابتان یاریتان کردووە بەڵێ لەکوێ یاری دەکرد وەڵڵا جارێک لە پێشەوە لە کۆڵانەکانی خۆمانە دەستمان پێکرد مەبەستمەوە بوو کە بووی بە یاریزانێکی فەرمی بەڵێ دیفاع بووی وەسەد بووی هێرشبەر بووی بەڵێ من کۆرناڵ بووم ڕقم حەوت بووم لە تیپی ئاسۆ یاریمە کرد تیپێکی بەقوە تیپێکی هەرە تیپە بە قۆتەکانی کاک سەلاح محەممەد کەریم لەو شوێنی نەخێر ئەو دانیشتە بوو باسیەوەی کردکەوتی تیپی ئاسۆیەکێ بوو لەو تیپانی کە ئێمە تیپی ئاسۆ بووین بەڵام ئێمە لەو کاتا ئێمە لە تیپی دووەما بووین هێشتا گەورە نەبوو بووین یعنی هەرزەکار بووین لە تیپی دووهەما بووین وەکو ئیتر وردۆر لە تەدریبمانە تۆ لە حەوت یاری دەکرد لە ڕقم حەوت بەڵێ بە ژیانێ لە یاری زۆر فەرمیە نەکینی لا کۆڵان بەڵێ خاوەنی چەند گۆڵی واللهی حسابم نەکردووە نازانم بەڵام گۆڵم کردووە گۆڵ کرد زۆرتریش بەسەر گۆڵمە بەسەر گۆڵتەکرد لە چی یاریەکە ناسرای بە گۆڵێکی زۆر باش واللهی وابزانم یاریەک بوو لەگەڵ تیپی نەغەدا یاریمان نەکرد گۆڵەکە لە چ گەڕێکێ بوو لە گەڕەکی سەرشەقام بوون سەرشەقام بەڵێ ئەوە لەو یاریە ئیتر زانراکە تۆ بەڵێ یعنی ئەمە هەمومان لە سلەیمانی و ساکە سلەیمانی چەند گۆڵی حاسم بووە لە بیرە ناچێتەوە نەوەڵڵا هەر خۆمەزانم گۆڵەکە یعنی زۆرم پێخۆش ئەمە تیپی ئاسۆیە ئەمە تیپی ئاسۆیە بەڵێ تیپی ئاسۆی ئەمەیان ئەوە هەڵبژاردەی سلەیمانی بووین لە یاری گۆڕەپانە گۆڕەپان ڕاکردن و باز و گۆڕەپان و مەیدان اینجا منیش یەکێک بووم لەو یاریکەرانەی کە لە سلەیمانی هەڵبژێرام بۆ ڕاکردنی 400 مەتر لەکوێ کوێیە ئەم شوێنە ئەوە بەغایە بەڵێ ینی ئێوە ئەم سلێمانی و ئەو بەیداخە سلێمانی سلێمانی وەکو نوێنەرایەتی سلێمانیمانە کرد بەڵام بەداخەوەی نەتایجێکی وامان نەهێنا باش تۆ چووی بۆ یۆگسلافیا لە دوای ئەوەی کەوا پیشەسازی تاوا کرد بەڵێ ساڵی 1965 بەڵێتەوە ئەم وێنەیە پەیوەندی بۆ ڕۆژگارەوە هەیە زۆر ئەمە چییە؟ ئەوە ئێوارەیە شەوە ئەو ڕۆژەیە کە سەفەرەکەین اینجا ئەوە برادەرەکانی کە لەگەڵ مابوون ئازاد شیخام و لەگەڵ سەلاح عەبدوڵڵا مەجید سەلاح بابان ئەو سێ کەسە بەیەکەوە سەفەرمانە کرد ئەوە قیتاراکە لە بەغاوە چێ بۆ ئەستەمبوڵ بۆ قیتارە ڕۆژتی دایکم هاتوون بۆ خواحافیزی لەگەڵ بەرزانی برامە باش پێش ئەوەی کە بڕۆیت بۆ ئەوێ با بڵێن کە چوویتە گەیشتویتە تا ئەوێ دایکە نامەیەکی بۆ نردووی ئەڵێ بۆ وێنەیەکی بەناڵێ بۆ کوڕی زۆر خۆشەویستم کەمالیجان هەموو کاتێکە هە شاد بێ هیوادارم لە هێزدان کە هەمیشە سەرکەوتوبی و بیتە ئینسانێکی بەکەڵک بۆ گەلەکەت دڵە گەورەکەی دایکت هەمیشە بەختیار بکەی لە دوا ڕۆژێکی نزیکە کاکەمە تۆ دڵی دایک تێ بەختیار کرد من دەسم کرد بە گریان کە ئەوەت بینی منەمێ بە درێژی باسی ئەم مەوزوع بکەین بەڵام ڕێگان بەبا من و تۆ وچانێک وەربگرین خۆشەویستانم وچانێک و دین و خزمەت کاک کەمال ئێمە پێش وچانەکە باسی ئەومان کرد کە لە با بڵێن وێزگەی شەمەندەفەری بەغداوە باوکت و دایک و ئانە ڕەوانەیان کردی داش دایکە ئەو نامە مێژووی بۆ نادی کە داوا کا لێزدان کە بیبتە خەڵکێکی بەکەڵک ئێمە شایەتیت بۆ دینەکە تۆ خەڵکێ بووی کەڵکت گرت بۆ سلێمانی
بۆ پرۆژە جوانانی کە باسەکرێ بەڵام ڕێز وێنێت زۆر هەیە ئەم وێنەیەکی کەیە ئەمە شەری ئەو ڕۆژەیە خۆشەی ئەو ڕۆژەیەوە کاک سەرداری دکتۆر سەرداری برادەرمان سەرداری کاکە حەمی باقی بەڵێ ئەوە خواحافیزیم لێیەکە باش بەیەکەوە بووین زۆری پێ ناخۆش بوو کە بە جێمان هێشت دوایش ئەو خۆشی کاتە ئەویش هاتەوە کۆلێجی پزیشکی بوو دوایی چوو بۆ ئەستەمبوڵە و لە ئەستەمبوڵ مایەوە لێ کۆلێژی لەوێ کۆلێژی پزیشکی دانیتەوە ئێوە لەم کاتا برادر بوون برادەر بووین لە بەغا بەیەکەوە بووین لە بەغا بەیەکەوە هەر لە سلەیمانی شەوەیە کاتە ئەمەش بەغایە ئەوە بەغایەوە جوندی مەچوول ڕۆژانەیە هەر ئەو کاتانەیە کە بەڕاستی ئەو جوندی مەجلیە جوان بوو ڕەمزێک بوو بۆ بەغا بەڵام نیشانەی چادرەوە بەڵێ ئەزام نیشانی ڕەشماڵی عەرەبیە ئەمە شوێنێکی جوانە ئەو وێنەیە چوارشەممەیە 11/6 لە کەرکوو گیراوە ئەوە خۆمان چەند برادێک کۆ بووینەوە کاکسیروان خەفاف و مەحموو حەسوون و من و جەلالی برام قوتهاوین بوو پارەمان لە باوکم وەرگێکی 10 دیناریای نەوتی بۆ خۆتان کوڕم بچن بۆ بەغا ئەم جارە ئیتر چین بە هەروە بە لاوێت هیچ ڕۆشتین بۆ بەغا 4-5 ڕۆژ لێ بوون و گەڕاینەوە ئەمە هی حەدیقەکەیە کاتێتە لەبەی لە پیشە ساڵێتەوە قات و بنباخ و شیک و ئەو ساکەوە حەدیقەکە ئەم کەرستانە کەرەستەی ترپەی دڵ و دڵدارین ئالم کاتایش دڵداریەکەتە بوو بەخوا بڵێم چی یعنی دڵم هەبوو کە بچێتە سەر کەسێک بەڵام خۆ دەزانی ئەو ساکە ئەو مەجالە نەبوو چی قسەی لەگەڵا بکەی یا چوارشەمانیش تۆشە چووی دەوری ئەو نانا منە ساکە ئەو گەورەکانە چون ساکە ئەوەنگە گەورە نەبوو باشە بەڵام ئیتر بەڵام لەوانە یعنی شوێنێکی زۆر هادی بوو بۆ سعیکردن لێرە ئەمە شوێیە کاکەمال ئەوە بولغاریایە فێستیڤە ئەوە ساڵی 1960 لە یوگۆسلاڤیا چوون بۆ ئەوانە وەفد بووم لەوانە میهرەجانی شەبابی عالەمی هەبوو ئینی هەموو عالم هەچی وەفدی عالم هەیە لێ بوون جا من ژێشێک بووم لەو بەشدارانە باش من وێنێکەیە حەزەکەم ئەو وێنێم پێ بڵێ ئەم خاتونێکەیە ئەوە خێزانمە باش باسێکی ئەم خاتونەمان بۆ بکە ئەمە ناوی چییە تۆ بە چی بانگیەکەی ئێستا ئەگەر گوێی لێمانە ئێمە لێرەوە ڕێز و سڵایی بۆ نێرین من دڵنیام کوردیەکەشی زۆر باشە ئەمە چێ ئەوە ناوی سۆفیایە سۆفیا چێ سۆفیا دووشکۆ مەحێدین لە قەبی منی وەرگرتووە یعنی چووکە من کەمال عەبدوڵڵا مەحێدینم خۆ دەزانی لە یەک فامیلین بەڵام خۆی ناوی سۆفیا دووشکۆ دووشانە لە ئەسڵا سۆفیا خانت چۆن ناسی وەڵاهی زۆر بە سوودفە ناسیم نەنیازی ژنێنانم هەبوو نەنیازی ئەوەم هەبوو بیناسم چین بۆ حەفلەیەکی زەواج لەو شارۆچکەی کە ئەوانی لێبوون چین بۆ ئەویانە لەوێ سێرەکەم مەجموعەیە کچی جوان ئیژەکەن لەو شوێنە خواردندانێن ساردیدانێن قاوابن بۆ خەڵک ئەوەنە ئیژەکەن لە ناو حەفلەکە دڵم چۆ سەر ئەو سۆکەیە پێڵم سۆکە من تۆ پێڵی سۆکە بەڵام خۆی نای سۆفیای باشە ئێمە لێرەوە ڕێزڵمانۆژبی ڕێزەیە دڵم چۆ سەری دوای سێرم کرد لە پاش فترەیەک لە پاش سەعاتێ نیم سەعات دیار نەما منیش ڕێگەڕام بزانم لە شوایە ئەو کچە چی لێ یعنی تیرەکەی هاویشت و ڕۆی بەڵێ باش وەڵا هەر گەڕام نەمدۆزیەوە دوای لە کچەکانی ڕفیقم پرسیتم کچێکی جوانکی لێتان لەگەڵا وچی لێ هات وتیان وەڵاوە ڕۆشتەوە بۆ بەلگراد بۆ ماڵی زاواکە لەگەڵ مەجموعەیە کچیکە ئەچن ئەوێ ڕازێنەوە حازرێکن چووکە لێرانەوە دوای ئەم دانیشتنە ئەچین لەوێ حەفلە و کۆتاییەکانی وەڵا پێم خۆش بوو ئەوە کە ئێستا جارێکیکای بینمەوە ئێمەش تەبعاً داوت کرابووین ڕۆشتینەوە بۆیانە لەوێ بینیم بانگم کرد و مۆسیقاوین بوو داوام لێ کرد دانسێک دەتوانی بکەی لەگەڵ ماوتی بۆ نا وەڵای تر دانسم لەگەڵا کرد و سربیە بەڵێ خۆی یوگۆسلاڤیا ئێستا دابەش کراوە بە 6 جەمهوریەتی جیاجیا ئەم بەشی سەربیاکەیەتی گەیشتە ئەوەی کە بڕیار بن بهێنی وڵات تۆزێ قسەمان کرد لەو بارەیەوە یعنی بەس پێویستی بۆ بوو کە ئەنتیزار بکەم لە جوابەکەیەوە باشە منەمێ پرسیارێکت لێکم چکە کاتەکە زۆر بەشی ئەو تەفاسینە ناکە بەڵام هەر وەکو عادەتی خۆمان چووی لە ماڵەوە داوات کرد وەڵا لە خۆی داوام کرد خۆی وتی باش خۆی وتی هەفتەیەکی کە جواب بدەیەمەوانێ وتم باشە ئەوتم ڕۆژی یەکشەمەیەین بۆ لاتان وتی بە خێر بێن وەرن میوان بن لەم دوانە داوات کرد لەو دوانم داوا کرد ئەمە خەزورتە ئەوە دێدە دووڵەیە وای پێڵێن ئەوەش با بەسپاسەیە یعنی بە ناوی زمانی مناڵەکانمانەوە با پیراڵێن دێدا بە هینی ژەڵێن داپیرە ژەڵێن بابە
ئەمە ننک و باپیری مناڵەکان ئەی ئەو مناڵی چێ ئەو مناڵی کچە گەورەکەیەتی مناڵی ئێمە نییە باش کەواتە ئەمە هیچیان ماون خەزۆرێ نەوەڵای هیچیان نەماون ئەی ئەم پیاوشەیە ئەم سەر ئەوە کوڕی یەکێک لە خوشکەکانی سۆکەیە باش یعنی ئەوە ئەسکەر بوو لە سەرایڤۆ چین بۆ لای بۆ ئەوی کە یەکەمین ئیجازە بوو ماڵی پاڵەوانی فلیمێکی ئەوەش برادەرم بوو تقریبا لە تەمەنی ئێما بوو لەو ساکە باش کەواتە تۆ بە تەنیا هاوڕێکانێ شاییتان کرد لەوێ بۆ تۆ بەڵێ من کە سوکاری خۆت لەگەڵ نەبوو ناوەڵا ئەمە ئەو ڕۆژەیە ئەو ڕۆژی مارەیەکەیە ئەو ڕۆژی مارەیەکە بەڵێ باشە تۆخی تامی مارەکەیە کە ئیمزامان کردوایەوە لەگەڵ سۆفیاخان ئەنجاییتر هاتنەوە بۆ سلێمانی کە هاتنەوە بۆ سلێمانی ژنێکی کورد بە ناوی ئەختەرخان ئاوا پێشوازی لێ کرد بە تەنورۆ بلووسەوە ئەوە دوایی فترەیەک کەواتە ئەمە ئەو ڕۆژەیە کە پێشوازیتانەکەن یا هەرە ڕۆژەنێ ئەو ڕۆژێک کە پێشوازی مەکاتی نەوانێ کەسی لێ نەبوو بەس دایکی ئەلێرا تەنورەیەکی ئەوە لەبەر خاتری سۆکەی خێزانی من لەبەری کردووە ئەو حەزی کرد وا بیبینێ نەئاوتی جا بە دایک مێگودایە وتی دایە بە وێنێ ڕسمێ بگرین لەگەڵ بە تەنور لوزۆی نێرم بۆ کە سوکارم بۆیە بۆ سلافیا بەزلی کوردیوە ینی بە جلی مەدەنیەوە ئەی ئەمانە کێوچەند کاکەوە ئەوە هەمووی براوەکانی خۆمن ئەویان زاوەمانە کاگاتایە ئەوەی تریشان کاگاتا سوڵتانی بەڵێ کاگاتا سوڵتان حەمە بسکۆل بەڵێ عسابە لاتە چیە عسابەی لاتیان پێ ئەوە بورهانی برامە ئەوە بە مناڵی زۆر بزێو بوو حەزیشی لەم نەوعایاری شتانە بوو فرەنجەلانەی دروست کرد بۆ خۆی خۆی دروستی کرد دیزایانی خۆیەتی بەڵام نازان بیر منە چێ بۆی درو باشە ئەمە وێنەیەشی زۆر جوانە باوکتی 95 ئەوە ماڵی باوکمە ئەوە لەسەر قالدربەی ساڵۆنەکە دانیشتون دایکمە لەگەڵ باوکم لەگەڵ کەژاڵی خوشکم و ڕۆژە کە کچی کەژاڵە ئەوە جواب بزانم کامیان ڕۆژەخانە ئەم مناڵی بە باشی دای ئەمەوە نیەکە ئێستا بووکی خۆتە بووکی باشە خوا لە یەکتریتان نەکاری ئینشاءڵڵا ئەی ئەمە دادیە ئەوە دێدێ ئەوەی پێشەوەیان کوڕی منە ئەوەی ناوەڕاستەکەشیان ئەو کوڕێکە بە زلی عسکەرەوە بینیت خوشکە چەزایەتی درود بۆ گیانی پاشی ئەویش ئەمەش سەیرانێکی زۆر جوانە هینی قەشخۆڵیە کە ئەو وەختە پانتاییەک بەمبەر و بەری جادەکە خەڵک خاوەنی بوو ئێستا بەڵام گیراوە بۆ ڕێستۆرانت و ئەوانە جاما وێنەیە زۆر یادگاری لە سەرا ئەمەیان خێزانەکە مەسۆکەیە ئەوە گۆرانی کوڕما ئەوە منم ئەوە ڕەوشەنخانە ژنی کاک نەوزاتی ساڵحێڕەشە ئەویان بەهادینە کوڕی علی ساڵحێڕەشەیە ئەویشە برادرێکی ئەزیز و خۆشەویستمەوە جوانخانە خێزانی ئەوە جەمالە حمایە ئەوە جەمالە ئەوە خێزانەکەیەتی ئەوەش کەمال بۆسکانی ڕەحمەتیە و لەگەڵ ئێریکای خێزانێتی باش ئەمەش باسی بە ڕەحمەت بێ کا کەمال بۆسکانیت کرد ئەمەش بەڵێ ئەوە لە یەکەم یادی سەری ساڵی سلەیمانی کە کرا ئێمە کردمان لە کافێتارا کەی ئەنۆری ساڵحێڕەشە تو مختەریعی زۆر شت بی بەڕاستیکەمینە ئەوە کارتەکەشیم هەیە گەرتەماشەکە کەمال ئەمەش هەر سۆفیاخان و جەنابێ بەڵێ لەگەڵ مناڵەکان لەگەڵ کوڕەکانی باڵێ باش ئەم وێنێ شوێنەیەکی زۆر جوانە کاکەڵ ئەوە من و لەگەڵ خوالێ خۆش بوو کەمال خۆش ناوەکە لە چۆرەکی زانکوول لە بەلگراد ئەو بووین ئەو دکتۆرای خوێنەوە کاتە دکتۆرای خوێنەوە کاتە ئێوە ئەو کاتە ئەوەنێی خوێنکار لێ بوو کە ئاموشۆشتی ئەمە تقریباً 23 کوردی لێ بوو لەو کاتە یعنی کۆمەڵێکی گەورەمان هەبوو ئەمە ژوێنەیەکی تری کولتورە جیاوازەکانە ئەمە ئەو فێستیڤاڵی سۆفیایە کە فێستیڤاڵی ژیانی بوو هینی لاوان ئەوە بەڵێ من بەشداریم کردوکە ئەو کاتانی کە هاتیتەوە لە خوێندن بەڵێ چیتە زانکۆی سلێمانی وەنیە ئەمە ژوێنێکی ئەو کاتانە نییە کاتتۆ بۆ وەنیە بەڵێ ئەوە بەشی هینە ئەوە تەرا حەمە سەعیە بەڵێ ئەوەش کاکدارە حەمە سەعی بەڵێ بەڵێ ئەوەش مهندسێکی ڕەفیقمە
باشە کاک کەمال منەمەوێ ئەوە بۆ تۆ باس بکەم. تۆ چ دافع چ پاڵنەرێ وای لێ کردی کە زۆر حەز بکەی سلێمانی بڕازێنیتەوە؟ وەڵی کە من هاتموانەیە مێشکم پڕ بوو لە شتی جوان ئەو شتانی کە لەوێ بینی بووم لەو ئەوروپا حەزمەکرد یعنی سلەیمانیش تۆزێک لەو یعنی تەقلیدی ئەوروپا بکاتەوە لەو هەوڵانی کە تۆ ئەوە لۆگۆت لۆگۆی زانکۆی سلەیمانیە کە خۆم دروستم کردووە و پێش 50 دیناریشان نامێ بە مکافەعە ئەوە لە ناو کێبرچیا بۆم دەرچوو تقریبان 50 دەوری 50 کەس تەقدیمی کردبوو لۆگۆ ئەوەی منیان هەڵبژار لە ناو هەموو لۆگۆ دەستەکانی خۆش بێ دیارە ئێستش دوای ئەو هەموو ساڵە هەر ئەوەیە کە با بڵێن کافەی تارا سلێمانی شارع مەولەوی تەلەفۆن 1995 جەژنی 3 ساڵتان پیرۆز بە ساڵی 73 جا سەرنج بۆ ئەوە ڕاکێشم نرخی بلیتە دینارونیە کە بۆ یەک کەس بە خواردنەوە تکایە هێنانی مناڵ بە هەموو شێوەیە قەدەغی ئەو حەفلەیەمان کرد بەڵام بە شێوەیەکی جوان ڕێکمان خست و من یەکێک بووم لەوانەی لە ڕێخەری هینەکە لە ڕێخەری ئەوە فرقەی مۆسیقامان هێنا هی سلەیمانی گۆرانی بێژی چاکمان هێنا بە دینارونیە بووە ئەو کەسانەی کە زەوقیان هەبوو و حەزیان لەو جۆرەیشانە بوو هەمویانمان بان کرد دانسی تانگۆمانە کرد یعنی هیچ کەسە لەگەڵ خێزانی خۆیان مەشروب و ئەو شتانەژ یعنی هەموو شتەکان وەکو ئەوروپا بەشێکی ئەوروپیمان دروست کرد لە سلەیمانیە. ئەمە توی تیانیت ئەمە چی ئەم سیارێ بچووکە و ئەمە کوێ؟ ئەو کوڕی خاڵ من ئەوانە چۆن منیتیانی ئەوان گەورەکان من مەودوانش کوڕی خاڵ من گەورەکەیان جەنابتی بەڵێ باشە ئەو من تەلەبە بووم لە یوگۆسلاڤیا ئەوانە لە بەغاو هاتن بۆ لای من بۆ وتم بێ لە مۆریسا ماڵ لە بەغاو هاتن بۆ بەلگراد تر ئەوە لەسەر یەکێکە لە جادەکانی بەلگرا لە کۆڵانەکان ینی خەڵک لێرەوە لە بەغا و سلێمانی و ئەچوو بە هەموو پانتایی ئەوروپا ئەگەڕە باشە کاکەمە عالی لە هەدەسێ خسۆدەی فانێ نازانم چ بێتاقە دیاری وەڵی نازانم خۆشمەوە بەس زانمەوە کانەسکانە گەڕێکی کۆمانە ئاگال لێ بۆ کە ئەم ڕسمیان گرتووە بەخوارد لەوە نازانم باش ئەمە ژوێنێکی تۆیە هەر زۆر جوانە ئەوە ساڵی 1970 چوینە دەرەوە لە ڕایات بووم پێشمەرگە بووم لەو کاتا کە پێشمەرگە بووم لە بەشی ئیعلام ئیشمە کرد وەکو دیزاینەر بەڵام لەگەڵ فرقە هونەرەکانی شاهات و چۆمەکرەی حەفلەی شانەکرە ڕۆشتم و لەو کاتەشا پۆستەر معرەزێکی پۆستەرمان کردەوە منیش لە پۆستەرەکەی خۆمان پۆستەری لەیلا قاسمم دروست کرد کە چۆن سەرەکەوێتە سەرداری سێدارەکە بە دووسێ لەختە تقریبن وێنەیەشی هەندەسی بوو بە باشترین وێنەی هینەکە هەڵبژێرا و کردیان بە بەرجی دەلیلێکی شۆڕش بەڵام نەماوێنەکە ئەو مەتاری بەغایە بەڵێ ئەوە کە هاتینەوانێ لە 66 هاتینەوانێ بۆ سەردان مانیەک لێرە بووین و دوای ڕۆشتینەوانێ پاسکیلی خۆتە هەبوو پاسکی غێرای کردوم ئەی چۆنەڕۆ ئەو بوو بەڵێ ئالێرا تۆ تەفەنونیش پێواکە وەنیە تقریبن 15 مەترێکە ڕۆشتم ئاوایی بۆ شێوەیە باش بێ لەسەر یەکتایە ئەی ئێستا بۆچی تۆ لەم تەمەنەیە پاسکیل بۆ تۆ باش نییە؟ خوا باشە ئەوەنی هەمەمەچینم هەیە ئەوەی کە سوارێبی لەسەری ئەڕۆی ئەو جیازەم هەیە ژوێنێکی جوانەمانی ئەوانە هەرسێکیان زاوەمانەوە کاکعتایە ئەویان کاکتایەرە ئەوشان کاک فەرهادە هەرسێکیان زاوای مێردی سێ خوشکی مێردی سێ خوشکی تۆن لێرەوە ڕێزمانەیە بۆ هەرسێکیان کەی بووی بە خاوەنی سیاری خۆت لە ساڵی 1961 بازانم ڕحمەت نەبێ ئەمە هەفتاویەک هەفتاوێک ئەم سیارەیە چییە؟ ئەوە سارەی مۆسکۆڤیچەیە کە متمبێلەکە کڕیم لێرە لە بەغا لە بەغا بەڵێ چەند بە 900 دینار بوو 300 دیا لە پێشەوە باشە سێسەیش لە ناوە ڕاستە لە پاش بڵێن 6 مانگ سێسەی کەش لە پاش ئاخر جار لە ماوەی ساڵێکە ئەویان لە شەریکە دەرێک لە شەریکە دەردەکرد باش باوکی یارمەتی ناوی خۆت تەزجیلە کرد باوکی یارمەتی جا ئەو ساکە من مانی چەندم هەبوو مانی 35 دینار 34 دینارم هەبوو ئەوە دایکمە لەگەڵ کوڕە گەورەکەمە هەردووکیان خوالیان خۆش تۆ زۆر لە فیلکەکانی سلێمانیت ڕازاندۆتەوە بەڵێ ئەگەر برادرەمان یارمەتیمان بن ئەمە دیزاینی
با بڵێن ئەوە سەرچنارە ئەوەیان دووڕیانی سەرچنارە چوارڕیان ئەمەیان ئەویان بەڵێ باشە ئەوە یادگارش خۆشی لەسرە ئەمەیان بەڵێ ئەو گۆزە ئەوە فولکەیەکی شوانێکم دروست کرد بوو لەگەڵ حومەڕا لەگەڵ سەجێک ئاوەڕیابەوە لەگەڵ شوانێک باڵی پێوە بوو کە لیژنەکە دانیشتن لیژنێ ساکە چێ بوو مدیری ئەمن بوو محافظ بوو لەگەڵ مدیری منەظەمە ئەوسیانە دانیشتن ئەمە هەمووی بە مناسبەتی سی هینەوە کرا ئەو شتانە یعنی بۆی سلێمانی جوان بێ ڕۆژی سلێمان اینجا کە ئەومان دروست کرد کە ئەوم کردوتانەمە چییە هادەشن و شوانومانە یعنی چی ئەمە هیچ ڕەمز و دەلالەتێکی نییە بۆ سەرعەنیسان و ئەم شتانە وتم با بەوەنێ حومەڕەوتمەوە پینەت طبعا باشە کێ یارمەتیایی وەستای سلێمانی ئەوان ئەوە وەسا حەسەن یادی بەخێر بێ باش دۆزیمەوانەیە مستەفی بوو وەسا حەسەن بەڕێوەری ئاسایشی هەر خۆمە مناسیلەوە پێش برادەر بوو دۆزیمەوانێ مختەفی بوو لە شارە وتی کاکە بەگرتمە وتم نامەترسا وتم وەرە کەس بە ناخاتە سەر ڕاستە تۆ لەگەڵ بۆ چێ وتم بۆ سلێمانی نایکی وتی با دەستی سەرم پێوەنی تر هات ئەو شەکانی بۆ باشە ڕسمیکی کەشێ هەرواڵ گیراوە پێمان خۆش نەبوو دەستکاری بکەین ئەمەش فیلکەی گۆزەکەیەوە نییە ئەمە ئەو فولکەی گۆزەکەی ئەوە شەلالەکەی سەرچنارە ئەوە 5 ئەسپەکەیە کە دەلالە لە 5,000 شەیدی هەڵەبجاکە ئەوە نە دەواازەی سلێمان لە دەواازەی شارە پێڵێن دووڕیانی سەرچن کەواتە تۆ ئەو فیلکانی تری وەکو فولکەم زۆر دروست کردووە زارەکە و شوانەکە و کانێسکان و ئەمانە گڕوت قۆری پیاڵەکە بەڵێ ئەوانە هەمووی باشە ناوکانیان هەموو زانی بەزیابێمەش خەڵکی شاری دوێنە سێکێکمان لێ ڕازە بێتەوەڵێ بەڵام ئەسڵی پێنجێ نییە بەڵام یەکشت یعنی شتێکە کە من فەخری پێوەکەم بە خۆمەوە کە بۆ سلێمانیم کردووە یەکێکی تریش لەو شتانی کە تۆ دایانانت یا کردووە ڕۆژی ئاهەنگی دەرچوونی خوێندکارانی زانکۆی زۆر گرنگە بن ئەمە یەکێکە لەو ڕۆژان بەڵێ وایە باشە ئەمە لە مەلعەبەکەی سلێمانی بەڵێەوە دکتۆر خسرە و شاڵی بەڕەحمەت بێ ئەوەش منەوەش ڕیسی جان سعید ڕیسی جان یەکەم داهێنانی ئەو مەراسیمە من دامهێنا لەگەڵ دکتۆر عەبدوڵڵا ساڵح عەباسا یادی بخێر ئەوە لەگەڵ یا دانیشتین ئێمەیان کرد بە لیجنەیەک بۆ ئەو ئیشە سێ کەس بووین لەگەڵ دکتۆر عەلی عەسکەری کشمان لەگەڵا بوو دکتۆر عەلی عەسکەری ئەو سێ کەسە دانیشتین تر تەختیفمان بۆ ئەمەدانا بەڵام ئەو بیرۆکانە ئێمە یعنی دەستێکی باڵام هەبووتیایە کە تاوەکو ئێستا لا یەزال لەسەر ئەو نیزامە حەفلی تەخەڕوجەکرێت تا ئێستا نەگۆڕاوە شێوازەکەی تۆ کە با بڵێن ئێستا فێتاوەکە لەگەڵ ماڵ مناڵ هاتیتەوە دوایی چیت ئەوەی بە کالۆرێسی ژوێنی لە ئەمە ئەو ڕۆژانەیە کە لە ئیتالیا بەڵێەوە خوێندنی ئیتالیا ئەوە شەهادەوە ڕۆژی شادەوە بۆ ئەوەی کە کەمالمان لێ عاجز نەبێ کاک جەلال بەڵێ حەزەکەم ئەم وێنێش ئەو جەلالی برام و باشە بەڵام باسی بەرزانی برام باش کاک بەرزان باشە ئەمەیە کاک بەرزان بەڵێ ئەوە دکتۆر بەرزانە ئەوە دکتۆر شیروانە برامە ئەوەش خۆمم ئەوەش کچی دکتۆر شیروانە ئەوەش کچی دکتۆر بەرزانە ئەوش سۆفیای سۆکەی خێزانمە باشە ئێمە ماوەیەکی زۆر کەممان ماوە دووسێ دەقەمان ماوە بەڵام ئەم ڕسمانە ئەمە دیزاینێکە لەو دیزاینانی کە ئەوە هەر لەو کاتان نابوو بەڵێ لە هەولێر کردوتە بەڵێەوە لە هەولێر کردومە ئەوە فولکەیەکی زۆر جوان بوو بانەڵێن کاک کەمال هەر بۆ سلێمانی شکاتۆ جیاوازی بۆ دهۆکی ژەچووم بۆ کەرکووکی ژووری محافظ بن ئەمە ڕیکلامە چوار کچی دکتۆر بەرزانی برامن باشە ئەسڵی ئۆرگیناڵە ئۆرجینالی خۆتانە بەڵێ ئەمە ژوێنەیەکی زۆر جوانە کۆمەڵێک کەسایەتین دیارە ئەندازیاروشتن لە سلێمانی ئەوە کاک سەلاحی موتەدیە ئەوە کاک یوسف زۆزانیە ئەوە کاک جەلال عومەری ساماغا داوەتی ئەو بووین ئەوە عەلی باقیە ئەوە کاک ئەو بەخشین لە بەرەوەی ترخۆ ناماشەڵا زۆرن برادەرەکانی تر بۆچی تۆ هەمیشە تۆ ڕابی بەوەی کاباسی خاننشینی بکرێت وەڵام من حەزەکەم دایمەن یعنی
لە ماڵەوە دانانیشم حەزم لە ئیشە وای یعنی ئێستا نییە باوەڕ بکە بەڵێ. بەدەست من بێ لە حەچی شوێنێکا لە سلەیمانیا ئیشیان پێم بێ بانگم بکەن بەڵێن وەرە ئیش بکە بەخۆ بەخشیش بەخۆ بەخشی باشە ئەمە چی ئەوە کچە گەورەکەمانە کچی گۆرانی کوڕم نیکاگوەران ناوی یاسنایە یاسناخانە ئێمە لێرە بەڕاستی کات هەموو جارێ غەدرمان لێەکە ئەم وێنەیە وێنێکی زۆر جوانە ئەیکەین بە دواوێنی ئەم بەرنمەیە بەڵام بە هیوام تۆ لەگەڵ ئەم خۆشەویستانی لەگەڵتان چەندین هزار وێنەی کە بگرن بە لەشی ساخ لەگەڵ ئێوە ئینشەڵڵا پێشەوەی بۆم شەرحکەی ئەمانی کێوچیان منیش پێشەوەی ئەم ماڵە بەجێ بێڵم حەزەکەم لەگەڵ بەڕێستا ئێمە ژوێنەیەگەگرین ببێ بە وێنەکانی دوێنێ جا ئەمانی چێن ئەوە سۆکەیە خێزانمان کەواتە سۆفیا خان بەڵێ ئەوەی تریان ئەو دارکۆیە کاک دەرکۆ تەلەبەیە لە ئاخر ساڵێتی لە گرافیک دیزین ئەمەی ڕیشنەکە بەڵێ ڕیشنەکە ئەوەی تریشانەوە زۆرانە کوڕی گۆرانە ئەوەی شەر داستانە کوڕی گۆرانە ئەوەش خۆمم ئەوەش یاسنەیە کوڕی گۆرانە کچی گۆرانە ئەوەش ڕۆژەخانە خێزانی گۆران کاگۆران ئەوەش سەرۆشی ئایلەکەیە هەموو عیلەکەن بەیەکەوە بەڵێ هەموو ئینشاءڵڵا جەنابێ بەداری هەزاری شابی خوا تویان بۆ بهێڵێ پیاوێکی هەمیشە گەنج هەمیشە پرچالاکی و ئەکتیڤیتی بە هیوام ئینشاءڵڵا چەندین ساڵی تا ئەگە ماینەوە جاریشکەش بەناو ئەو وێنانە بڕۆینەوەکە نەمان بینیوە ئینشەڵڵا لە کۆتاییمە زۆر زۆر خوا تەمەنمان باتی ئینشەڵڵا ئینشاءڵڵا من زۆر سوپاس دەکەم عەزیەتم سوپاسیەوە کەمازێتان کێشا و ستافە بەڕێزا و کوڕە جوانانە و کوڕە ڕێک و پێکانە زۆر سوپاس ئەمە درێژ بنیا گەلێک مەمنون زۆر زۆر سوپاس هەربژی خۆی خۆشەویستان تا بەرنامەیەش کەو کەسایەتێکی تر خواتان لەگەڵ